ئەمڕۆ جفاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕان لە کۆبوونەوەدایە. ئەجێندای کۆبوونەوەکە چەند تەوەرێک لە خۆی ئەگرێت. تەوەری یەکەمیان گۆڕانکاریەکانی ناوچەکە و دۆخی عێراق و کاریگەریە و گۆڕانکاریە لەسەر هەرێمی کوردستان و هەروەها لێک تێگەشتن و کۆبوونەوە و دیدارەکانی نێوان هەولێر و بەغا پرسێکی گرنگە. تەوەری دووەمیان بژێوی ژیانی خەڵک، بێموچەیی، بێکاری، وەستانی بازار، لێکەوتە خراپەکانی ڤایرۆسی کۆرۆنا و هەروەها قەیرانی دارایی لەسەر خەڵک، مژارێکی زۆر زۆر ئەساسی گفتوگۆکردنی ئەندامانی جفاتی نیشتمانی بزووتنەوەی گۆڕانە بە ئامادەبوونی بەشێک لە تیمی وەزاری و تیمی حکوومەتی بزووتنەوەی گۆڕان کە ئەوانیش لە ڕێگای راپۆرتەکانەوە واقعەکەمان بۆ ڕوونەکەنەوە. ئێمە بەڕاستی ئەمڕۆ ئەمانەوێ هەڵسەنگان بکەین بۆ ئەدای کارەکانی حکوومەت و هەروەها بزانین حکوومەت تا چەند ئەتوانێ هەنگاوەکرداریەکان بە ئاراستەی جێبەجێکردنی پرۆسەی چاکسازی گشتگیر، چاکسازی سیاسی، چاکسازی ئابووری دارایی، چاکسازی قانونی، چاکسازی کارجێڕی بکرێ و ئەم چاکسازیەش بەخێر بشکێتەوە بۆ ژیانی خەڵک، بۆ بژێوی ژیانی خەڵک.